لا چەند ساڵی ڕابردوو لە پێش دەستپێکی ڤایرۆسی کۆرۆنای یەکەم خولی فستیڤاڵی کۆبانێ لە وڵاتی ئەڵمانیا بەڕێوە چوو و تێیدا هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان لە ڕێگای بەشداریکردنی فیلمەکانیانەوە چ جای کورتە فیلم بێ یاخود درێژە فیلم بێ یاخود فیلمی بەڵگەی بێت دۆکیومنتاری بێ بەشداریان کردو لە فستیڤاڵەکە و پێگەیەکی باشی هەبوو لە ناو سینەماکارانی کوردی هەر چوار پارچەی کوردستانە بەڵام لە دوای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا وەستانی فستیڤاڵەکە و لە ئێستایا دووەمی خولیان فستیڤاڵە بەڕێوە چووکە بە شێوازی ئۆنلاین بوو بە هۆی بارودۆخی دیسانەوە ڤایرۆسی کۆرۆنا بە شێوازی ئۆنلاین بەڕێوەچووە فیلمەکان نمایشکراون و ئەو هونەرمەندانی بەشداریان تێدا کردو لە چوار پارچەی کوردستانەوە کە کاری فیلم و فیلمسازیەکانی خۆیان نردووە بۆ ئەوێ بۆی نمایش بکەبوونیان فستیڤاڵانە بۆ فیلم و سینەمای کوردی پاڵپشتێکی باشە بۆی هونەرمەندان فستیڤاڵی زۆر هەبێت لە بەردەمیانە تا بتوانن فیلمەکانیان بنێن و نمایش بکەن چجای لە هەر پارچێکی کوردستان بێ جێگای گرنگی و بایەخە لە لای هونەرمەندانی سینەماکار و بەدڵنیاییشەوە لە پارچەکانی ترۆ ئەنێرێنە ئەو فستیڤاڵانی لێرەکە لە باشووری کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانی شارەکانی تریشەوە بەڕێوەچێت بەشداریکردنی هونەرمەندانە بێتە پردێکی پەیوەندی جارێکی تر و زیندووکردنەوەی ئەو کاڵچەرە کوردی و ڕنگدانەوەی لە نێو سینەمای کوردی وە بە تایبەتیش قسەکردن لەسەر گفتوگۆی بابەتی شوناسی سینەمای کوردی و ڕەسەنایەتی سینەمای کوردی بێتە مۆرکی تایبەتی سینەمای کوردی ئەمەش زۆر کات لەلایەن سینەماکاران و قسەی لەسەرک لە نێو فستیڤاڵەکانە. دووەمی خۆلی فستیڤاڵی نێودوڵەتی کورتە فیلمی کۆبانێ لە بەشە جۆراجۆرەکانی پێشبڕکێی چیرۆکی ئەنیمێشن و بەڵگە فیلم لە وڵاتی ئەلمانیا بەڕێوە چوو. دووەمی خۆلی فستیڤاڵی نێودوڵەتی کورتە فیلمی کۆبانێ بە هۆی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەی ئۆنلاین و هەروەها بە ڕەچاوگرتنی ڕێگارە تەندروستیەکان بە ئامادەبوونی هەندێک لە سینەماکارانی کوردی دانیشتووی وڵاتانی ئەوروپا و هەروەها ڕێکخراوی نێودوڵەتی گەشەپێدان و ئاشتی لە وڵاتی ئەڵمانیا بەڕێوە چوو براوەکانی ئەم ڕووداوە سینەمایە لە بەشە جۆراجۆرەکانی پێشبڕکێی چیرۆکی ئەنیمێشن و بەڵگە فیلم ناسێنران زیاتر لە 100 کورتە فیلم لە فیلمسازانی کیشۆرەکانی ئاسیا ئەفریقا وڵاتانی عەرەبی و هەروەها سینەماکارانی کوردستان خوازیاری بەشداری لاخوری دووەمی ئەم فستیڤاڵە بوون کە لە کۆداییدا 22 فیلم گەیشتنە قۆناغی کۆتایی بەشە جۆراجۆرەکانی پێشبڕکێی چیرۆکی ئەنیمێشن و بەڵگە فیلم.